سڵاوتان لێبێ خۆشەویستان لە ڕووماڵێکی تایبەتدا سەبارەت بەو گرتە ڤیدیۆیی کە بە تایبەت دەزێن ئارتی کەوتووە لەگەڵتان داین. گرتەیەکی ڤیدیۆیی تایبەت دەستێن ئارتی کەوتووە کە تێیدا دەردەکەوێت گروپێک بە ناوی نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی هەڕەشەی تۆڵەکردنەوەی کوشتنی تەحسینی مەلا عەلی عەبدولعەزیز دەکەن لەلایەنەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێبێت خۆشەویستان بۆ قسەکردن لەسەر ئەم گرتە ڤیدیۆییە ئێستا لە ستۆدیۆیە نارتی بەڕێز ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز برای تەحسین مەلا عەلی عەبدولعەزیز لەگەڵماندایە. کاک ئیحسان بەخێر بیت. کاک ئیحسان ئەو کەسەی بینیمان لەو گرتە ڤیدیۆییە کێیە؟ بسم الله الرحمن الرحیم. ئەو کەسێکێکە لەو قوتابیانەی کاک تەحسین و طبعا ئەو بە درێژایی تەمەنی بە هەزارەها قوتابی و شوێنکەوتەی هەیە لە هەموو لاکان، چ لە کوردستان چ لە دەرەوەی کوردستان و چ کورد چ عەرەب چ نەتەوەکانی تریش. ئەوە یەکێکە لەو قوتابیانەی هەروەک خۆی لە ڤیدیۆکە باسی دەکات. بەس من حەزەکەم بە ڕێز بینەرانی NRT ئەو ڕابگەێنم تەبەن ئەو گرتە ڤیدیۆیە تەنها ئەوە نییە کە ئەو هەڕەشەی تیا بێت. ئەو گرتە ڤیدیۆیە ماوەکەی تقریبا نزیکی سەعاتێکە من یعنی تقریبا بینیومە چۆن دەستی ئێوە کەوتووە، ینی بین دەستی ئێمەش کەوتووە و هەر لەو گرتە ڤیدیۆیە باسی ئەوەکە کە یعنی تا ئێستا کێکە ئەو گەنجانە و ئەو خەڵکانە هیچ کارێکیان نەکردوێت لە هەرێمی کوردستانە لەسەر ئەوە بۆ کە کاک تەحسین خۆی ڕازی نەبووە هیچ شتێک بکرێت لە هەرێمی کوردستانە و ئێمە هەرگیز نەمانویستووە ئەو بارودۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەیە تێک بچێت. پێش ئەوەی بچینە ئەو دەرگایەوە ئەمەی لێت پرسم، ئەوەی ئێمە لەم ڤیدیۆیەوە تیگەیشتین ئەوەیە کە ئەم گروپەی تەحسینی مەلا عەلی خاوەن تەشکیلی خۆیان بوون و بەشێکی ئۆرگانی نەبوون لە ڕێکخراوی قاعیدە. ئەمە تا چۆن ڕاستە؟ بەڵێ طبعا زۆر ڕاستە. کاک تەحسین طبعا وەکو شخصیەتێک هەموو ئەو کەسایەتیە بڵین ئیسلامیانەی بینی و دیداری لەگەڵا کردوون، بەڵام زۆر جاریش لەو کردوانەی کە ئەکرا بە ناوی مسلمانان و بە ناوی ئیسلامەوە لە حتا لە وەسەتی عێراق و باشووری عێراق و ئەو ناوچانە پێی ناڕازی بوو، ناڕزایی خۆشی بە نامە بڵاو کردوتەوە و گەیاندوێتی بە ئەو لایەنە پەیوەنددارانە و طبعا ئێمە بە هیچ شێوێک لەگەڵ ئەوانین خەڵکێکی بێتاوان بکوژرێت. بەڵام مەبەستە لە لایەنی پەیوەندیدار کێیە؟ وەک قاعیدە یعنی هەر دوای هاتن و دروستبوونی زەرقاوی لە عێراقدا طبعا بەوەی کەس بە سەدەها خەڵکێکی بێتاوان نەکوژران لە عێراقا، هەرو کاتەیە وەکو ئێمە ئاگادار بین کاک تەحسین نامەیەکی ئاراستەی ئەیمەن زەواهری و ئوسامە بن لادن کرد بەوەی کە ئەو کارانە زیاتر زەرەر بە ئیسلامە گەینە تا قازانج و کوشتنی خەڵکی ئابە و دەسە جەمع و ئابە و شێوەیەک دوورە لە ئەخلاقی ئیسلامیەوە. ئەم گروپەی تەحسینی مەلا عەلی تا چۆن پەیوەندیان بە ڕێکخراوی قاعیدەوە هەبوو؟ پەیوەندی عزویان نییە، تەنها ئیلا پەیوەندیەکی وەکو بڵێ خۆشەویستی و ئەو مەدرسەیە نەبێت کە هەمووی مەدرسەیەکی سەلەفی جیهادی. بەڵێ ئەی سەبارەت بە تەحسینی مەلا عەلی خۆی بن لادن یان زەواهری بینیوە؟ بەڵێ تەحسین لەگەڵ بن لادن دانیشتنی کردووە، لەگەڵ زەواهری، لەگەڵ مەلا محەممەد عومەر، لەگەڵ ئەنوەر ئەولەقی لە یەمەن، لەگەڵ هەموو ئەو شخصیاتە ئیسلامیانە دانیشتنی کردو و گفتوگوی کردو. بەڵێ ئەی سەبارەت بە زەرقاوی لەگەڵ زەرقاوی هیچ پەیوەندێکی هەبووە؟ هیچ پەیوەندێکی نەبووە لەگەڵ زەرقاوی و هەرگیز نەیشی بینیوە. زەرقاویش چەند جارێک محاولەی کردووە کە بیبینێت بەڵام ئەو ئامادە نەبووە بیبینێت. بەڵێ ئەوەندەی ئەوە بزانن بۆ چوونی تەحسینی مەلا عەلی لەسەر زەرقاوی چی بووە کە ماوەیەکی زۆر فەرماندەی قاعیدە بوو لە عێراقا؟ بەڵێ طبعا نەک هەر بڵین کاک تەحسین زۆرینەی ئەو قیادانەی کە هەبوون لەو کاتێشدا ڕازی نەبوون بەو کارانەی کە زەرقاوی لە عێراقا کردێتی بە تایبەتی ئەو کۆمەڵ کوژیانەی کە ئەکرات مناڵ و ژن و ئەوانەیە کە ئەکوژران ببێت تاوان. بەڕاستیەوە کارێکە ئەوەی کە موسڵمان بێت، ئەوەی کە ئیماندار بێت، ئەو کارانەی پێخۆش نییە. هەر چۆن ئێمە کاتی خۆشی ئەو کارانەمان پێخۆش نەبووەکەوە هەتا لە ئەو حدودەشا لەو لای پەتەکەوە پۆلیسێکیان لەم هەرێما کوشتووە کە خاوەنی لەوانەیە چەندەها مناڵ و چەندەها عایلە بێکەوە ئەبێ بە ئەرگ بەسەر بڵین ئەو هاوڵاتیانێکی کە لەم هەرێماژین. هەر چۆن ئێمە ئەوانەشمان نەکردو لە هەرێمی کوردستانیشە هەموو جارێک ناڕازی بووین بەو ئیشانێکی کە جارجار لە مەرزەکان ناکراوە و حەت کاک تەحسینیش بە ئەو مەسەلەیش هەتا بەیانی دەرکردووە و زۆر جار بەداخەوە ئەو میدیایی کە لە کوردستانە هەیە شتەکانیش لەژاندووە. زۆر جار وای وتووەکەوە ئەنسارەکان و کەتایبەکان بە
قیادەی تەحسین العیادین بە لە کاتێکە ئەمە زۆر دوورە لە واقعەوە و ئەگەر هەچ کەسێکی زانی بێتی یعنی هیچ پەیوەندیەک لە بینی بەڕێز تەحسین و کاک تەحسین و کەتایبەکان یا ئەنسارە نەبووە بە هیچ شێوەیەک، ینی ئەو زۆر گەورەتر بووە بڵین لەو گروپە بچووکانەی کە لە مەرزەکە و لەو حدودانە هەبوون و هەرگیزیش ئەو یعنی محاولەی کردووەکەوا خۆی دوور بپارێزێت لەو وەزعی کە لە کوردستانە هەیە لەبەر ئێمە زانی ساڵە ساڵە و میلەتە لە ناخۆشی ناڕەحەتیا بووە. کاک ئەحسانەمە لێت پرسم گروپی تەحسینی مەلا عەلی خۆی گروپەکەی ناوی چی بووە و ژمارەیان چەند بووە، شوێنی کارکردن و ناوچەی ئەوی پێ ئەوترێ منطقەی نفوزیان شۆ بووە؟ بەڵێ طبعا ناوەکانی سەلاحەدین زۆرن، ئەتوانم بڵێم بە سەدەها و بە هەزارەها گەنج ئێستاکێ و پەیڕەوی خۆیانیان هەیە و شورای خۆیانیان هەیە و من حەزەکەمەوەش بە بژینەران بڵێم کە ئەو گروپە هیچ پەیوەندێکی بە بزوتنەوەی ئیسلامیەوە نیە و بزوتنەوەی ئیسلامی جایە. ئەو گروپە خۆیان ئیعلان کردووە خۆیان خاوەنی ئەو هەڵوێستن کە خۆیان طبعا دەریە بڕن، بەڵام ئەوەی ئێمە ئاگادار بین ئەو گروپە بە هەزارەها گەنجی هەیە و گەنجەکانی شەرنی هەر کورد بن، گەنجی عەرەب گەنجی وڵاتەکانی تری لەگەڵایە، حتا خەڵکی پشتۆنی لەگەڵا بووە کە زمانێک لە وەزیرستان بۆ هەر لەوێشکە شەهید کراوە، خەڵکی ئەو ناوچەی لەگەڵا بووە، خەڵکی ئۆزبەکستانی لەگەڵا بووە، خەڵکی بلوجی لەگەڵا بووە، یعنی ئەنواع و ئەشکال خەڵکی لەگەڵا بووە. لە دوای کوژرانی تەحسینی مەلا عەلیەوە ئێستا کێ ڕابەری ئەو گروپێ یان ئەمیری ئەوەی ئێمە ئاگادار بین تا ئێستاکێ ئەمیریان دیاری نەکردووە، بەڵام تا شورایەکی هەیە وەختی خۆشی ئەو شورای داناوە کار بە شوراکەن. بەڵێ تەحسینی مەلا عەلی قەنەعەتی خۆی بووە کە هیچ چالاکێک لە کوردستانە ئەنجام نەدادیان ئێوە ژووک و خێزان و کە سوکاری ئەو هەمان قەنەعەتتان هەبوو و داواتان لێ کردووە کە ئەو کارە ئێمە وەکو نزیک کەسێک توانێت وەکو براژ نزیک بووین بەیەکەوە و زۆر جار نقاشمان کردو و مناقەشەمان کردووە و ئێمە بە قەناعەتەوە ئەگەر هەرچێکمان وتبێ و هەرچێکمان ئیعلان کرد بێ ئێمە هەموو کاتێ وتومانە ئێمە ئینسانێکین، ئەگەر هەرگیزا و هەرگیز هەرچێک بێت ینی لێ ناترسین، شەرمیشی لە ناکەین. ئەگەر بمانەوێت وەکو هەر خۆی لە بەیانەکەش پێش تقریبا 6 مانگە بەیانێکی دەرکرد لەسەر ئەو وەزعانەی کە لە کوردستانە هەیە و ئەو کە چەند میدایەک بە مەبەست زۆر جار شتیان ئالۆزە کرد بەڕاستیانە و ئەو خەڵک کۆبووەتەوە خەڵکواکە لە کاتێکا کاک تەحسین هەرگیز هەتا لە خاکی ئێرانیشان نەبووە بەڕاستی، ئەوان هەنووا بەشقاڵ دیعایانەکە کەوا لە نزیکی مەرزە ئەوانە ئەوە هەمووی دوور بۆ لە ڕاستی طبعا ئەو بە قەناعەتی خۆی کە ئێستاکێ بڵین لە هەرێمی کوردستانە وەزعێک هاتوۆتە پێشەوە، ئەو وەزعیش پێویستی بەوە هەیە کە بپارێزرێ و هەرگیز پێویستی بەوە نەکردووە کە ئیعلانی شەڕی تیا بکرێ و وەکو وتمان لە بەیانەکەشیا خۆی بزۆ بەڕاشکانەوە توێتی ئێمە گە کارێ بکەین لی ناترسین بەڕاستی ئیعلان یەکەین و ئەیژڵین کە ئەو کارە ئێمە خاوەنین و ئێمە ساحێبینی، لەبەرەوە ئێمە ئەگەر وەکو مسلمانیش عهد و وعدێکمان لەگەڵ هەر جەماعەت و هەر جیهەتێکا هەبێ ئێمە خاوەنی ئەو عهد و وعدی خۆمانین وەکو مسلمان و وەکو ئیسلامیش واجبە لەسەرمان کە بیپارێزین. لەبەرەوە ئێمە لە گفتوگۆیە بوو بین لەگەڵ یەکێتی پارتیشە ئێمە احترامی گفتوگۆی خۆمانەگرین و هەر زمانێکیش خوا نەخوازە گفتوگە نەگاتە نەتیجە نەگەشت بێتە نەتیجە ئێمە خۆمان ئیعلانی وەزعی خۆمانەکەین، بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک لەو خەڵکانە نین کە لە دواوە چەقۆ بین لە هیچ کەسێک و هەر شتێکیشمان هەبێ بە ڕاشکاوانە ئیعلان یەکەین بۆ هەموو کەسێک. بەڵێ ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە لەم گرتە ڤیدیۆیە ئەوەیە کە کوردستان چ پەیوەندێکی بە کوژرانی تەحسینی مەلا عەلیەوە هەیە بۆ ئەم گروپە هەڕەشەی تۆڵەکردنەوە لە هەندێک لایەنی هەرێمی کوردستانەکەن و باسی واکەن کە گەڕێنەوە بۆ هەڵەبجە. من وەکەوەی کە بڵێ طبعا هەموو گروپێکە دروزە بێت لە ژیانی تەمەنی خۆیان، طبعا هەر بە ناوەکەش ئاگە بڵێنەوەی سەلاحەدین طبعا معنای وایە ئەوانە زۆرینەی خەڵکەکەی کوردن، طبعا هەر گروپێکش کە دروزە بێ مافی خۆیەتی و حەقی خۆیەتی کە حەسبکە عەلەمی خۆی لە زیاترین جێگا و زیاترین لایەنە یعنی دابچەقێنەوە و بیا بە عەرزە حەت ئەو حیزبانەی تر کە لە کوردستانە حەزەکەن زیاتر لە هەموو لادێ و شارێکی کوردستانە عەلەمی حیزبەکەی خۆیان یا ئەو جەمعی کە هەیەە داچەقێن بە هەر جێگەیەکە کە توانایی ئەویان هەبێ کۆنتترۆلی بکەن. بەڵام من لەو باوەڕام کە وەک ئەوەی کە بڵین ئەو قیادەیە خۆی کووردە لەوانەیە تەنها ڕەتفعلێک بێت بۆ ئەو مەسەلەیە، بەڵام ئەگەر تەماشای گرتە ڤیدیۆکە بە هەمووی بکەی ئەوان بە دەرەجە یەکەم هەڕەشە لە ئەمریکا کە نەک لە کوردستان. بەڵێ مەبەست لە دین فرۆشان کێیە کە لەم گرتە ڤیدیۆیە پیان ئەڵێ دین فرۆشان مەبەستی ئەو گروپە ئیسلامیانەیە کە پێشتر لەناو ڕەحمی بزوتنەوەی ئیسلامیەوە جابوونەتەوە؟ بەڵێ زیاتر مەبەستی تەمان ئەوانە وەکو مەبدەئێکی جیهادی سەلەفی
ئەوانەی کە کۆنتر ئیدعای جیهادیەتی سەلەفێتیان کردووە و بە تەزویر و بەڵام دوای ئەوە زۆر شت هەیە کە شەرعانیانە بە ئارزوی خۆیان وە دوورە لە قورئان و سنت. طبعا ئەوانە زیاتر قەزیان ئەو خەڵکانەیە و وابزانم لەو بوارەشە زۆر بەڕاشکاوانە هەم نووسینیان هەیە هەم کتێبیان هەیە. بەڵێ ئەوەی لەو گردە ڤیدیۆیە هەستی پێکەنەوەیە کە فڕۆکە بێ فڕۆکەوانەکان و موشکەکانی ئەمریکا لە ئەفغانستانە لە ڕێگەی دەلیلەکانەوە ئەتوان ئامانجەکانیان پێکەن. ئەوەی بینیشمان تەحسینی مەلا عەلی بە هەمان شێوە کوژرا. ئایا کە دەڵێت خیانەتی ئومەی لێکراوە مەبەست ئەو دەلیلانەیە کە دەشێت لەگەڵ خۆی بە خۆیدا بوو بێتن و شوێنەکەیان بۆ ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانە دیاری کرد بێ؟ بەتاکید طبعا وەزیرستانی شیمالی وەزیرستانی جنوبی دوو جێگەن حەزەکەم بە بینارانیش بڵم کە بە هەزارها کیلۆمەتر لە حدودی ئێرانەوە دوورە و ئەو منتیقەیە لە شیمالی غەربی پاکستانە کە زۆر دوورە بڵین ئەبێ هەموو ئەفغانستان ببڕی ئەنجاگەیتە ئێران. ئەو جێگەیە کەوا قیادەی عالەمی ئیسلامی ئەوانەی کە لە هەموو جێگەکانە شەرت نیە قاعیدە بن لێیا کۆبوونەتەوە بۆ جەماعەتی ئیسلامی مقاتیلەی لیبیت لێیە، جەماعەتی ئۆزبەکیەکانی لێیە، جەماعەتی کشمیری لێیە، هەموو جەماعەتی لێیە بەڕاستی لەوێ منتیقەیەکە ئازادە. یعنی ئەو خەڵکە مسلمانە کۆنتڕۆلیان کردو منتیقەیەکی عشایرەکە سەنەدن بۆ ئەو جەماعەتانی کە لەوێ تاالبانی پاکستان تاالبانی ئەفغانستان هەمووی لەوێن. بۆیە تا ئێستاکەش حتا ئەمریکا ناتوانێت بە هێزی عسکەری وەکو جەبهە بچێتە ئەو ناوچانە لەبەرەوە زیاتر تەرکیز دەکاتە سەرەوەی کە خەڵکانێکی وەکو بڵین سیخوڕی بە جاسوسی بە پارە بۆ وەزعە ئەو خەڵکانێ ئەو حەزەکەم بۆش باس بکەم ئەو تیارە بێ فڕۆکانە تیاری وەزارەتی دیفاعی ئەمریکی نیە، تیاری مخابراتی ئەمریکی CIA. لەبەرەوە حەج کردەوەیەک ئەکرێت لە ڕێگەی ئەو تیارانەوە هەمووی طبعا لەسەر ئەساسی معلومات دەکرێت. ئەو معلوماتش طبعا ئەبێ معلوماتێکی تازە بێ بە پێی سەعات، هەین لەو کاتا ئەبێ خەڵکانێک هەبوو بن لەسەر ئەرس ئەو معلوماتیان دابێ بە ئەمریکەکان و ئەمریکەکانیش هەڵسا بن بۆ کارە. جنابەت وتت کە ئەم گردە ڤیدیۆیە زیاتر مەبەست لە هێزەکانی ئەمریکا و هێزەکانی ناتۆی لە ئەفغانستان، بەڵام ئەوەی کە ئێمەی بینین ئەم گردە ڤیدیۆیە بە زمانی کوردی قسە ئەکاوە، نە تەرجمەی ئینگلیزی لەسەرەوە نە بە زمانی ئینگلیزی قسەکە. باشتر نەبوو کە بە زمانی ئینگلیزی قسە بکات یان تەرجمەی لەسەر بێت بۆی ئاڕاستی هێزەکانی ناتۆ ئەمریکا بکرێت. لەو باوەڕام لە زمانی جیهادی سەلەفێتەوە بزانم لغە ئەوانە مشکلیان نییە، تەرجمەش ئەکرێت لەوانەیە تەرجمەشان کردوێ وەڵام ئەو نسخە بەدەست ئێوە گەشت بێ. لەبەرەوە ئەگەر تەماشا بکەی کابرای ئوردو بە ئوردو قسەکە هەڕەشە لە ئەمریکا کە کابرای فەرەنسی بە فەرەنسی قساکە و دژایەتی ئەمریکا، کابرای ئەمریکی ئێستاکێ بۆ نمونە چەندەها ڕەگەزی ئەمریکی لە منتیقەی وەزیرستان هەیە بە ئەمریکی بە لوغەتی حتا ئەو ئەکسنەی ئەمریکی هەڕەشە لە ئەمریکاکەن، ئەڵمانی بە هەمان شێوە. لەبەرەوە ئەوەش دێتە سەرەوەی تەنها لەبەرەوەی لەوانەیە بڵم لوغەتی ئەو پیاوەی کە ئەو مامۆستایی کە ئەو گفتوگویانە کە لەو ڤیدیۆ مسەیتر بێ بەسەر لوغەتی کوردیە، بەڵام ئامانجەکە لەوانەیە ئامانجێکی تر بێت. یعنی ئاڕاستەکردنی بە زمانی کوردی و بۆ لایەنەکانی کوردستان هیچ ئامانجێکی تری لە پشتەوە نییە؟ باوەڕ ناکەم. لە عینی کاتیشا ئێمە وەکو مسلمان هەموو کەسێکی وەکو مسلمان ئەڵێ وەلا تەزیر وازیرەتون ئوخرا، هیچ کەسێک ئەگەر تاوانێکی کرد خەڵکێکی تر ناتوانێت تاوانەکەی باشە. ئێمە ئەم کردەوەی ئەمریکا کردوێتی کە ئەمریکا کردوێتی ئەو بە دەرەجە یەکەم تەمان تاوانبارە. ئیدارەی کوردیوانە هیچ دەورێکیان نەبووە لە کوشتنی بڵین کاک تەحسین، لەبەرەوە بە دەرەجە یەکەم ئێمە ئەمریکا تاوانبارەکەی. ڤیدیۆیە یان لەم گردە ڤیدیۆیە هاتووە کە هەڕەشەی گەڕانەوە کات بۆ هەڵەبجە و چەقاندنی ئاڵای گروپەکەیان لە سەرخاکی هەرێمی کوردستان. برای بەڕێز هەموو گروپێک کە دروست دەبێت، هەموو گروپێک کە دروست دەبێت یعنی تەمەنای ئەکا حەقێکی طەبیعی خۆیەتی کە ئاوات بخوازێ زۆرترینی جێگە و زۆرترینی منتیقە ئاڵای خۆی تیا بڵین هەڵواسێت. ئێستا بۆ نمونە ئێمە حەزەکەین هەموو پارچەکانی کوردستان ئاڵای کوردستانی تیا بێت، مافێکی طەبیعی خۆمانە. لەبەرەوە هەر جەمعێ بێ، هەر گردێ بێ، هەر کۆمەڵێک بێ مافی خۆیەتی، ینی مافی ئەو کاتە ئەگاتە سەر ئەوەی ئایا ئیستیجابەی خەڵک چەندێکە بۆ ئەو گروپۆ بۆ ئەو جەمعە. ئەگەر ئیستیجابەی خەڵک و خەڵک داوەتی لێ کرد ئەو کاتە ئەوە زەمان ئەزانێت کە ئەوە چۆن و چۆنی. تا چەند ئەم گردە ڤیدیۆیە سەرەتایەکە بۆ تەقلیدکردنەوەی ئەو گروپە جیهادیانی تری عێراقکە لە ڕێگەی گردە ڤیدیۆیەکانیانەوە هەڕەشیانە کرد و چالاکیەکانی خۆیان بڵاو کردەوە. من لەو باوەڕام ئەم گروپە جیایە لەگەڵ گروپەکانی تر، لەبەرەوە ئەم گروپە جەدیترن. ئەم گروپە گەرتوانی بێتی بە سەداها گەنج بەرێت لە وەزیرستانە
بەو هەموو قاچاخێ و بەو هەموو ڕێگە ناڕەحەتیا بەرێ لەوێ بتوانن ئەو حقوقبەی کە هەیەە بۆ ئیسلام و بۆ مسلمان و ئەو عقیدە کە هەیەە خۆیان بتەقێنەوە بەو بڵین بە ئەمریکا و بە وڵاتانە لەو باوەڕام زۆر ئاسانترە بوو ئەگەر لە کوردستانیان لە هەر جێگێکی ترە کاریان کردایە بەڵام کە نەیان کردووە یعنی نیانویستۆ بیکەن لەبەرەوە ئەم گروپە فەرقی هەیە لەگە گروپەکانی تر ئەم گروپە بە سەدەها و بە هەزارها خەڵکیان هەیە و عملیاتێکی زۆریشان کردووە لەوانەیە ئیدارات و دائیراتانە بزانن کەوا قووەتی ئەو گروپە فەرقی هەیە لەگەڵ لەوانەیە خەڵکانێکی تر ئەگەر جیهەتێک بە ئارەزی خۆیان بیان جوڵێنێتەوە بۆ کاتێکی تایبەت وەکو عاملێکی بەس ئیزعاج ئەوە فەرقی هەیە لەگەڵ گروپێکەوە لەوانەیە بەسەن کاک تەحسین هیچ ئەرزێک نەیگرت بێتە خۆی بام لەوانەیە گروپەکانی تر معلوم بێ شوێن و ڕێیان لە کوێن و کێش حەوانەیان ئاکات و کێش یارمەتیانە بەڵام پیاوێکی و کاک تەحسین هیچ ئەرزێک نەیگرتوتە خۆی ئیلا ئەو ئەرزەی وەرزیستان نەبێ کە هیچ کەسێک لەوێ حاکمیە ئیلا ئەڵڵا نەبێت. باش ئەگەر ئەم گروپە بتوانێت هەزاران گەنج کۆکاتۆ لە دەوری خۆی و بیان باتە وەزیرستان و بۆ شەوەیە مەشقان پێ بکات کە تۆ باسی یەکەیت کەواتە باشتر نەبوو بێنەوە کوردستان و بۆ گروپێکی ئیسلامی بە شێوەیەکی فەرمی لە کوردستانە کار بکەن. طبعا ئێمە نازانین لەبەرەوەی من ناتیقی ڕسمی نیمە تا هەموو وەڵامێک بەمە بەڵام وەکو ئەوەی کە ئاگادار بم بەپێی ئاگاداری خۆم وەڵام بەمەوە ئەوەیە کاک تەحسین پیاوێک بوو قەت حەزی نەکردووە لە جێگەیەکا بێت کە خەڵکێک بڵین عیزەتی تیان نەپارێزراو بێت عیزەتی خۆی تیا پارێزراو نەبوو بێت هەر لەبەرەوەش بووە وەزیرستانی اختیار کردووە کە وەزیرستان تەنها ئەو مجاهیدانەی کاک ئەحسان مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو کە ئێوە وەکو ئیسلامیشی میان ڕەو بێنەوە پرۆسی سیاسی و بەشداری لە پرۆسی سیاسی بکەن لە وڵاتە ئێمە وەکو خۆمان وەکو بزوتنەوە ئەومان هەڵبژاردەوە بۆ ئێستا من هەر هاتوو چۆکەم بۆ نمونە دێمە سلێمانی بەڵام بەسم لە تەحسینی مەلاعەلی بوو کە لە کاتێکوانە گروپێکی لەم جۆرە دروست کاک تەحسین ئەو ڕێگەی هەڵگرتووە و ئیمان و عەقیدەی پێی هەبووە و تا ئەو ڕۆژەشی شەهید بۆ لە پێناویا و بە هەزارەها گەنجیش تەما ئەو عەقیدە و ئەو ئیمانەیان هەیە کە ئەو هەڵیگرتووە و پرۆگرامی خۆیانیان هەیە و منهەجی خۆیانیان هەیە. بەگوێرەی زانیاریەکانی تۆ تا چەند ئەو سەرکردانەی ئەنسار الئیسلام کە لە کوردستانە هەڵاتن لەناو ئەم گروپە جیان بۆ تۆ ئەتوانم بڵێم هەندێکیان گەڕاونەتەوە لای ئەو گروپە هەندێکیان ئەنسار تقریبا ساکێتوانم بڵێم زانی زۆر زەعیف بووە لەبەرەوەی زیاتر ئەو قیادانەی کە مەعروف و مەعلوم بوون هەمویان یا گیراون یا کوژراون و هەندێکیشان کە ماون و لەو جێگانابوون پەیوەندیان کردو بۆ گروپەوە ئەوەی ئێمە ئاگادار بین هەندێکی ترمان هەر ماوە گروپ نافەوتێ بەڵام وەکو جارانین یعنی زەعیفن حالیە. بەڵێ تا چەند دەوانێت کە لەناو ئەنسار ئیسلامەوە چونەتەوە ئەم گروپەوە کار بەدەستن لەناو گروپەکە و خەوەن بڕیارن لەوانەیە هەتیانە بێتە ئەندامی شورای تا بێت بەڵام ئێستاکێ نەک وەکو ئەنسار پەشیمانە لەو کاتێک کە لە ئەنسارا بووە و ئەوانەیە ئێستاکێ اعتیقادی کامیلی بەو پێڕە و پرۆگرامە هەبێت کە ئەو گروپە هەیەی ئەوە بیرروڕای خۆتە یان نەخێر ئاگاداریە ئەو پرۆگرام عەقیدەیە چێکە تۆ باسی کتێبێک کە دەریان کردو و لەوانەیە بڵێم بڵاویش بۆتەوە بە ناوی بەیداخمان و دەسەکەوێت و هەموو شتەکانی تایە کە باسیەکەن. بەڵێ تا چەند بڵاوکردنەوەی ئەم گرتە ڤیدیۆیی و نردنی بۆ کوردستان بەم شێوەیە بشێکە لەو شێوازی کە ئەنسار ئیسلامیش ماوەیەک بەکاری هێنا پێدوانیەوە سەرکردانی کە لەناو ئەنسار ئیسلامەوە چونەتەوە ئەم گروپە کاریگەریان هەبێت لەسەر ئەم شێوە کارکردن باوەڕ ناکەم لەبەرەوەی کە طبعا ئەم شێوازە تەنهاوە نیە ئەنسار ئیسلام ئەم شێوازە قاعدەش گرتوێتێ بەر شەریکەیەکیان هەبوو بە ناوی سەحاب زۆرینەی ئەو کارە ئیسلامیانە و شەریکاتە کردوێتی بۆ زۆرینەی ئۆزبەکیەکان کشمیریەکان هەموو گروپانەی کە هەن ئەو ڕێگەگرتیان هەیە لە بەرەوەی کە کەناڵێکی تەلەڤیزیۆن و شوێنێکی معلومیان نییە معلومەوە کە پروپاگەندەی خۆیان لەو ڕێگەیەوەکەن. ئەمە دو پرسیارمە لێ بکەم وەکو برای تەحسین وەکو بنەماڵەکەی کەم گروپە بەناوی ئەوە هەڕەشەی تۆڵە سندنەوە ئەکەن ڕاتان چییە لەسەر ئەم وتارە و ئەم گرتە ڤیدیۆیی کە بینیمان؟ طبعا ئەوان خۆیان ئازادن لەبەرەوەی ناوی خۆیانیان هەیە و بەرنامێکی خۆیانیان هەیە بەڵام ئێمە وەکو خۆمان و وەکو عایلێ خۆمان چۆن هەر لە ئەوڵۆ تا ئێستاکێ مۆزوعی ئەمنی هەرێمی کوردستان و مۆزوعی ملەتی خۆمان ئێمە بە دەرەجە یەک ئێتیمامێکی زیاترمان پێداوە هەمووەکو خانەوادە و هەمووەکو بنەماڵی خۆمان و تا ئێستاکێش لەوانەیە زۆر زۆرمان و ببین لەگەڵ ئەو هەموو زوڵمەی کە لێمان کراوە ئیستیفزازات و زەختێکی زۆریشمان لێ کراوە بەڵام دانمان بە خۆمانە ناوە و هەرگیز حەزمان نەکردووە کە ئەو بارودۆخەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە بە هیچ شێوەیەک لەق ببێ و کارێکمان ینی کارێکی بەسەر بێ کە کارێک بکرێت کە هەموو لایەکمان زەرەرمەند بین. ئەحسان مەلا عەلی عەبدولعەزیز زۆر سوپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ ئانارتی و شیکردنەوە و لێدوانت لەسەر ئەم گرتە ڤیدیۆیە. زۆر سوپاسی. خۆشەویستان
ڕۆماڵی تایبەتمان سەبارەت بۆ گرتە ڤیدیۆیی یەکۆتایی هات تا بە گەشتنەوەیکی دەبەشایتان ئەسپێرم.